بەڵێ سلااو گوڵباخ سلااو لە تۆ لە بینەران و بیسەرانی کوردستان 24 دوایەوەی کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی پێنجەمین پێشەنگەی نێودەوڵەتی و بەرهێنان و خانوبەرەی کردەوە ئیدی کار و پرۆژەکان خرانە بەر یاخو با بڵێن خراە بەردەم سەردانی کاران کە ئەمە پێشانگایەکی گەورەیە چەندین بواری جیاوازی تایە جگە لە بیناسازی و بەرهێنان خانوبەرە و هەروەها چەند بابەتێکی دیکەش لێرە نمایش کراوە هەڵبەت ئەم ساڵ 260 کۆمپانیا لە 15 وڵاتی جیاوازەوە کە 6 لەو وڵاتانە بەسەرەکی بەشداریان کردووە لە پێشانگاکەدا و بەرهێنانیان کردووە و ئەو پرۆژانەی کە لە هەولێری پایتەختی کوردستان و لە هەرێمی کوردستانە جەبەجێکرێن ئەو پرۆژانە لێرە نمایشی کارەکانیان کردو هەر یەکێکیان کێبڕکێیەکەن بۆ ئەوەی کە باشترین کەرەستەی بیناسازی و باشترین کوالیتی لە ئاستی بیناسازی و مۆدرنیا پێشکەش بە هەرێمی کوردستان بکەن هەڵبەت ئەمەش هەمووی لە ژێر چاودێری حکوومەت هەرێمی کوردستان نبووە ئەمڕۆ توانیویانە کە ڕێژەیەکی زۆر لەو کۆمپانیانە لێرە نمایشی ئەم کار و پرۆژانەیان بکەن جا پێشەنگاکە ماوەیەکی زۆرە کاری بۆکرێت و چەندین ئەندام وەک ڕێکخەر لە ئامادەکاریەکەدا بەشدار بوون ئێستا یەکێک لەو ئەندامانەی کە میوانی منە بەڕێز هۆرە سامانە خاتوونێکی چالاکە کە یەکێکە لە ئەندامانی ڕێکخەری پێشانگاکە خاتووەرە بەخێر هاتیەم کاسەت باش پێم خۆشە خۆتان ئامانجی ڕێخستنی ئەم پێشانگایەمان بۆ بخەنە ڕوو کە لە ساڵی 2019 جگە لە 2020 دوا بەدوێ ئەوە هەموو ساڵێک بەشداری ئەم هەموو کۆمپانیا لەم پێشانگایەدا هەبووە و ئامان چی بووە لەی بڵێ سەبارەت بە پێشانگای ریال ئستیت ئینڤست ئەکسپۆ پێشانگایەکی ساڵانەیە و ئەم ساڵ بۆ جاری پێنجەمە کە لەلایەن ئێمە وەکو کۆمپانیا لیال شۆ ڕێک دەخرێ بێگومان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەوە بەرهێنان و وەکو باست کرد زیاتر لە 260 کۆمپانیا لەگەڵمان بەشدارە لە 15 وڵاتی جیاواز ئێمە ساڵانە بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی فراوانتر پێشانگاکەمان بڕێوە دەبین و ئامانجیشمان ئەوەیە کە هەموو ئەو کۆمپانیایانەی کە لە هەمان بوار کار دەکەن کە ئیش بواری خانوبەرەیە کە کەرتێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و بە هەمان شێوە کۆمپانیا ئەندازیارەکان و کۆمپانیەکانی عقارات و هەروە پرۆژەکانی نیشتە جێبوون کە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە نمایشی پرۆژەکانی خۆیان دەکەن نمایشی ئەو کارە نوێیانە دەکەن کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو پێشکەوتنانەی بواری و بەرهێنانی خانوبەرە کە ئێستا دەبیندرێت لە هەرێمی کوردستان بیخەنەوە ساڵانە چەند کۆمپانیا زیادی کردووە ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوونە یەکەم ساڵ کە کردمان نزیکەی 150 کۆمپانیا لەگەڵمان بەشدار و ساڵی 2009 تاوەکو ئێستا گەیشتۆتە 260 کۆمپانیا کەەوەش جێگای خۆشحاڵیە کە ساڵ بە ساڵ بابرین پێشوازیکردن لە پێشانگاکەمان بە شێوەیەکی باشترە و هەمیش سەردانکارانش بە شێوەیەکی بەرفراوانتر بەشداری پێشانگاکەمان دەکەن و سوود دەبینێت لەو ئۆفەر و دیاری تایبەتانەی کە لەلایەن سەردەم کۆمپانیەکان بەردەست دەکرێت پێشوەختە ئێوە قسەتان لەگەڵا کردوون بۆی ئەو کۆمپانیانی کە بەشدارن چ ئۆفەرێکی نوێیان هەیە بۆ سوودمەندوان بۆ کڕیاران بڵێ دیاریەکان زۆرن و ماشەڵا کۆمپانیەکانیش لەبەرەوەی زۆرن و هەر یەکەیان بە شێوەیەکی جیاواز دیاریان هەیە لەو نمونە هەندێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون دیسکاونتیان هەیە هەندێک تیروپشکی سیارەیان هەیە هەندێکیان تیروپشکی مۆبایلیان هەیە و هەندێکیشان لە کاتی شقیان مڵکڕێنیان لە کاتی ڤلاکانیان کە دەیکڕی تیکتی گەشتکردن هەیە ئیدی هەر یەکە و بە شێوەیەکەی جیاواز دیارەکان پێوەرێکتان هەبوو بۆی کە هەر یەک لەم کۆمپانیانی کە بەشداریەکەن لێرە نمایشی کارەکانیان بکەن یاخود پرۆژەکانیان نمایش بکەن و ببێتە کێبڕکیەکیش لە نێوان هەمویانە بێگومان سەردەم کۆمپانیاکان لە ئاستێکی باڵادان و ئەمە دڵنیا دەبینەوە کە کارەکانیان بە شێوەیەکی زۆر باشە و تاکە با بڵێن مەردیشمان بۆ بەشداریکردن ئەوەیە کە تەنها لە بواری خانوبەرەبی واتە کۆمپانیان ئەندازیارەکان و عقاراتەکان و هەمیش پرۆژەکانی نیشتە جێبوون باشە ئەو وڵاتانەی کە بەشدارن بە کۆمپانیەکانیان لێرە بەشداریان کردووە ئەوان چیان کردووە ئامانجیان چییە لە هەرێمی کوردستانە چۆن کار بکەن بڵێ ساڵانە کە دەبینن و لێرە بیانیەکان دێن سەردانی پێشانگا دەکەن یاخود لە خواروی عێراق دێن با بڵێن سەردانی پێشانگا دەکەن کە ئەو پێشکەوتنانەی لە هەرێمی کوردستان دەبینن
هەوڵ دەدەن ساڵانە بە شێوەیەکی فراوانتر و بە شێوەیەکی باشتر بەشداری بکەن لەوەی ئەوانیش کە بێن و لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن و بەتایبەتیش وڵاتی ئیمارات، تورکیا، ئێران کە ئەوانە بە بەردەوامی و بە شێوەیەکی زۆر باش لەگەڵمان بەشدار دەبن. باشە لە کۆتایی 4 ڕۆژی پێشانگاکەدا چیتان ئامادە کردووە وەکو ئەو سوودانەی کە ئەبێت دواتر یاخود ئەو پەیوەندیانەی کە دروستە بێت لە نێوان کۆمپانیاکە ئێوە چۆن ئەتوانن ڕێکی خەن یاخود چیتان کردو بۆ بابەتە؟ بڵێ ئەمە هەر نەک ماوەی 4 ڕۆژی پێشانگاکە ڕۆژانەش ئاماری سەرکەوتنی پێشانگاکەمان دەخێنە ڕوو بێگومان بەڕێو ڕووی سەردەم ڕاگەاندکارانی دەدەین کە چەند شوقە فرۆشراوە و چەند کڕین و فرۆشتنی خان و ڤیلا و چەند کۆمپانیاکانی تر سوودیان بینی و چەند هەلی کار لە ڕێ پێشانگاکەمان ڕاگەاندراوە چەند بزمان بەشداری پێشانگاکەمانیان کردیە و بەرهێنانیان کردە لە ڕێ پێشانگاکەمان هەمووی دەخێنەوە لە ماوەی 4 ڕۆژی پێشانگاکە. هیچ کات بووە لە ڕێگەی پێشانگاکەوە وە بەرهێنێک هەبێت و سەرمایەکەی لە هەرێمی کوردستان لە دوای پێشانگاکەوە بخاتە گەڕ و پرۆژەکانی نمایش بکات؟ بڵێ بێگومان و بەتایبەتیش پرۆژەکانی نیشتەجێ بوون. زیاتر لە ناو خۆیە بەڵام لە دەروی وڵاتیشمان هەیە چەندین گەورە کۆمپانیای وڵاتانی دەرەوە بەشداریان لەگەڵمان کردو و پرۆژەکانی ئەوێ لێرە دەخەنە ڕوو هەمیش دایانەوە و بەرهێنان لە هەرێمی کوردستانەوە بکەن بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچێت. بەڵێ هۆرە سامان وەکو ئەندامی ڕێخەری پێشانگاکە لەگەڵمان بسپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن. سەرچاوە.